صلحي الفاتحة. صلحي الفاتحة. ام خير هاتنا وتكن بابونا درباس بونا سالك لسر كوچ باركرنا خديجه رازي محمد صبري بافي فرهاد لي بري ام دست بروجرامي خبكن بيوستا بوما ام بيستكي راوستن سرگياني باكي شهيدي كردو كردستاني هروها سرگاني باكي خديجه رازي محمد صبري بافي فرهاد فالممكن دقل سباسيبا. زور سپاس ساعته خوش. پارتیان سیاسی هفرزن خورتا کسایتین سربخوا بناو انجمن نشتیبانی کرد سوریا خیر هاتن الوتکن دست خوشی الخباطا وتکن هیوی دارن گو اف خباط بکوی آرمان جا پیک آنی نما فی ملت کرد کردستان سوریه دم رز دارن ببونه یا بیر آنینا سالا یکم آکوچا داوی خدیجه رازی تیکو شهر کرد و خباتکارین هیجا محمد صبری باوی فرهاد ام دست پیک دا سرساقیه مالبا تاوی و کسو کاری وید کن هروها سرساقیه حوال و پارتی آوید کن هیوی دارن گو جهیوی بهشت و جهیوید ناف پیشمرگا و شهیدین کرد و کردستان دوی بگمان خودیبون لوا کسایتی آنا که خودیبون الارکه نتوی خودیبون المافی ملت کردی لسر ویجی امد بیجن چقا مرو ببیجی و نکار بی مافی ویجا میری آنا که بدیده جبر اوی کسایتی خباتا کی دورو درش کریه جدست پیکا خورتانی خود تبلی رفع پارتی بوا رفع کردایتی رفع ریبازا پیروز سر خوستکو دخواز ملت خواه ریبازا برزانی نمر بو پیک آین مافی ملت کرد لسر ویجی باب فرهاد قلن هری بهاداری او قلن هاجی شهادتا فرهاد بو آگو تی بیرام حمی اجد 12 آدار دا 2004 آگو رژیم ستمکار خواست گو فتنه کی بکه لسر ویجی گلک خورت ما شهید کتن و یک جوانا که فرهاد کره نمر محمد صبری بو ویجی ام دبیجن کسایتین وکی باب فرهاد و تمی تم البرشاه مینن کسایتین وکی باب فرهاد تمی دیرو کوا خبر دوام بکه ود ناف گل خود جین بمینه باب فرهاد گلک کسته نویجیانه و گوتی دیرو کوا نا که وندات شه لکسایتی گو کارو خباتت کد نام ملت خود او دیرو کوا نا که بردوام
ئەو دیرۆکە هەناکی دمینێوەکی نمونونەکی وەکی سمبۆلەکی لە پێش ملەتێوی ناکرد هەر وەقی هەر وەختێکی دەژی تێبەرچاو لەسەر وێژی ئەمە دەبێژن ئەم چقا ببێژن ئەمێ نکار بن مافێ خەباتکارا بنەوە و دیگەلێک وەختادا دیرۆکێژی وە گوتی نکاری بۆ مافێ کەسایەتیا بدێوە لێ ئەم دەبێژن ئەو ئارمانجێ گۆ ئیرۆ ڕۆژ مەبیر و باوەریە خۆپێتانی ئەم نەلهێویاوی تەمەنێ هانە گۆ ئەم ڕاژن وی تەمەنێ گۆ مدبەردە کار دەکرد لەسەر وێژی کەسایەتیان وەکی بابێ فەرهات وێ بەرچاو بمێنن کەسایەتی وەکی بابێ فەرهات وێ ئۆژدان و دلێ هەر کەسێکی کورد دەبمینن گەلی هەواڵە ئەم حەست کرد وەکی ئەنجومەنان نیشتیمانی کورد ببێژن ئەم تمی تەکەس دەکەنژی گۆ ئەم لەوا کەسایەتیە هەناکە خۆدی دەرکەبن ژبەرە خۆدی بوون لەوا کەسایەتیە خۆدی بوون لە مافێ کوردی ئەم تەکەس دەکەن گۆ ئەمێ کێلەکە ملەتێ خۆ بن ئەمێ کار و خەباتە خۆ بەردەوام بکەن تا مافی ناکێ بەرچاو کوردستانە سوویە دەبینن ئەم تەکەس دەکەن گۆ ئارمانجایەکی یەکەم و سەرەکی هەندێک کوردستانە سووریدا ئەوە پێکانینا مافێ ملەتێمە ئاواکردنا سووریەکە و سووریەکە بۆ هەمی کەسایەتیە گۆ سووریەدا ژیان دەکەی ئەم تەکەس دەکەن لەسەر وێ ناکە چه ئارمانج و چه ئێریشێ گۆ ئیرۆ ڕۆژ ملەتێمە لەسەر خاکامە دبن ئەمل دژی وات سەکردن و ئەمل کێلەکە ملەتێ خۆ ئەم دژی وا ئێریشێ گۆ دخوازن گۆ خەڵکێمە کۆچبەر بکەن لەسەر خاکاوە ئەم تەکەس دەکەن لەسەر وێ ناکێ گۆ ملەتێمە نەبێ ئاردوو چ شەڕێن لەڤەر و دەڕەها ناکێرە و خەڵکێمە ببێ هەدەف ئیرۆ ڕۆژ ژوا شەڕێن جدا جدا ئێگۆ خوازن وە گوتی بناوێ شۆڕەشا لێ بکەن ئەم سەروێژی بەردەوامن سەرکار و خەباتە خۆمێ بەردەوام بکەن تا مافێ ملەتی کورد بەرچاو بین ونگەلێکی بخێر هاتن و لەسەر سەرا سەرچاوە هاتن دیسەزی شەرساغی بۆ ماڵبات و کەس و کارێ بابێ فەرهات هەروەها وە گوتی سەرساغی بۆ ژیانێ باکڕوانێ کورد و کوردستانێ و سەروەرێ وا بەرزانیە نەبن ناخوازم بکەبنەوە نقطادا لێت کارم بێژم گۆ چاوەکاری بوو تێکیلیە خۆ هەڤرێزێن کوردیرە هەڤرێزێن خۆرتارە ڕەوشەنبیرارە هەلبەستوانارە کاری بوو گەلکی خورد بوو وشخوا بتایبەتی بە ئەنجومانە نیشتیمانی کوردیدا کارێکی گەلێکی خۆرتایی دەکرد و یا هەری گرنگی حتا سابوو کاری وینا باوەریە وینا بڕێبازە پارتی بەرزانی هەبوو حتا ڕۆژە داوی و دیرۆکا وینا دەژی یعنی گەریکە ئاریکار بوو بە جیمعی پارتیên کوردیدا تایبەتی بە ئەنجومانە نیشتیمانی کوردیرا ئەم کارم بێبێژن ئەم گەرکی سپاسیاوە دکن چه ئەنجومان و چه پارتیە دوێدە حاضر چه هەڤالێوی چه دۆستێ وینا ئەم گەرکی سپاسیاوە دکن گۆ هون دوێدە حاضر بوون دوێ بیرانی دەدا ساعتاوە تەب دەخۆش کوردی لە سووریا دۆست و هەڤال ماڵباتە ڕەحمەتی بابێ شەهید فەرهاد ئیرۆ ئەم لەڤەر کۆم بوونە ji بۆ بیرانینا کەسایەتێکی دلسۆز ji خاک و دۆزا گەلێ خۆرە هەروەها خۆدانێ دلێکی وەفادار ji داخوازên gelê Kurd ra rastî min demeke baş pêre derbas kir di ofîsa kar û barê malbatên pekrewanan ya Encumena Niştimaniya Kurdî li Sûriya û berî wê me pêwendiyeke malbatî hebû mirovekî dilpak bû hevalê hevalê xwe bû xwe ji ber çi karî ku jê dihat xwestin nedid û ev sîfeta wî hat diyarkirin bi rengekî fiilî di serhildana Qamişloda ya 2004 ya wî ev fikir di zarokê xwe de peyda kiribû ku çi karê ji wan bê xwestin hazir bin û em hemû dizanin bêçawa kurê wî şehîd Ferhad hat şehîdkirin dema ku şehîd Ferhad birîndar bi seyara xwe digihandin xestexana û di encamê de hate zindankirin û di bin işkencê de hat şehîdkirin bavê Ferhad ji wan kesê hizkirî rêbaza rastaqîn bû rêbaza berzaniyê nemir